خوشکان و برایانی بەڕێزدا شوێنێک هەبوون گوێتانە دەنگمان بێسەلام و ڕەحمەتی خواتان لێبێت. پاشەوەی لە ئەڵقەی پێشوودا باسی ئەوەمان کرد کە ئەو شەشدانە ڕۆژەی کە خوای گەورە باسی یەکات کە ئاسمانەکان و زەوی تیا دروست کردو مەبەست لە 6 ڕۆژی 24 سەعاتەیی خۆمان نییە، بەڵکو بە 6 قۆناغە 6 کاتە کە خوازانێ هەر ڕۆژیان ملیاری ساڵی سەر زەویەکە میلیۆنی ساڵەکە چەندەکات، بەڵام قۆناغە مەرحەلەیە ئەوەی کە خوای تەبارەک و تەعالا بە ئێمە وتووە زەوی و ئاسمانم بە 6 قۆناغ دروست کردووە و 2 ڕۆژیان تایبەت زەوی تیا دروست بووە هەتاکو بۆ بەو جورمەی کە پێوتێ کەوکەب، یعنی مادەکەی کۆبووتەوە ئەو ئەستێرەی دروست کردووە کە ئەوە نیوەی تەمەنی زەویەکە بووە نیوەکەی تریشی 2 ڕۆژی تایبەت بۆ بۆی کە خوای گەورە چیاکانی تیا دروست کردووە، دەریایی تیا دروست کردووە، دار و درەخت و حیوانات و ئاژەڵ و قوتوی ئەو مەخلوقاتەی کە تیا ئەژید ئەمانەی تیا تەرتیب کردووە ئەکا هەردووکیان پێکەوە کاتە 4 دانە ڕۆژ وە لەم 4 دانە ڕۆژەشە ئاسمان هەر هەبووە، بەڵام لە دوای ئەمە خوای تەبارەک و تەعالا فەرمێ هو الذي خلق لكم ما في الأرض جميعا ثم استوى إلى السماء فسواهن 7 سماوات وهو بكل شيء عليم. أفرمي دواي أو إنجا استواء كدو برو عثمان وكدوني بحو عثمان، يعني عثمان هبوا بلان هشتا نكرا وبحو طبقة لدواي همو طابوني دروزبوني زيو أوي كتياتي إنجا خوي تبارك وتعالى حو طبقي عثمان عثماني كدو بحو طبقة، إن عثمان هبوا بس حو طبقة نبوا، يعني بحو طبقة كني زوي عثمان كوتوت دواي دروزبوني زويەوە ئەگینا ئاسمان لەگەڵ زەویە بە یەک جار مادەی ئاسمان و مادەی زەوی یەک پارچە بخوای گەورە هێناونیەتێ بوون و ئەم زەوی ئێمەش بەشێک بۆ لەو مادەی کە هەموو کەون و ئاسمانی لێ پێک هاتووە، بەڵام لە ماوەی بە ماوەی 4 قۆناغ لە 6 قۆناغەکە 4 قۆناغی بردووە لەو 6 قۆناغی کە خوای تەبارەک و تەعالا فەرمێ عەرز و ئاسمانم تیا دروست کردو، عەرز و ئاسمانەکانم تیا دروست کردو. ئەگەر بینە سەر زەوی دیقەتی زەوی بین ئەم زەوی کە خوای تەبارەک و تەعالا بۆ ئێمەی دروست کردووە لە چەندین جێگەی قورئانە ئاماژە بۆەکە کە ئەم زەویە ئەجوڵێت، کە ئەم زەویە لە حرەکەیەکی بەردەوامایە، کە ئەم زەویە سابید نییە وەکو ئەوەی خەڵکی ئەو سەردەمە هەموو قەناعەتی وابوو ئەم ئەرزە چەسپا و لە شوێنی خۆیەتی و ناوجەرگەی کەونە و ناوجەرگەی ئاسمانە و قورئانی پیرۆز بەو شێوەیە باسی ناکات، بەڵکو قورئان بەردەوام حرەکە ئەیە بە زەوی، حرەکە ئەیە بە ئەستێرەکان. مثلا بۆ نمونە خوای تەبارەک و تەعالا فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وترى الجبال تحسبها جامدة وهي تمر مر السحاب صنع الله الذي أتقن كل شيء. أفرمي سيري تشياكانك سيري شاخك وازاني أو شاخانة وفتاون كتشي هر هموي چۆن هەور بە ئاسمانە ڕوا فەرمێ شاخەکانیش ئاوا دەڕۆن. ئەمە دروستکردنی ئەو خوایە کە هەموو شتێکی بە ئیتقانەوە بە وردەکاری دروست کردووە. ئەمە لە قورئانە مەمان پێڵێ خەڵکی ئەو سەردەمە نەیانێت ئاخر یا ڕەسوول الله ئەی پێغەمبەری خوا کۆی مەسەری شاخین کوا شاخ وەکو پەڵە هەورە ڕوات شاخ هەمووی لە جێگەی خۆیان چەسپیوە، بەڵکو ئەمەندە چەسپیوشە زەوی بۆ خۆیەوە ڕاگرتووە وەجیبالە ئەوتادا خوای گەورە شاخانی بۆ دروست کردووە ئەن تەمیدە بیکم نەوەکو ئەرزەکە ڕۆچێ بەسەرێکا شاخ نەبێکو چۆن لەمی بیابان هەموو زەوی بەسەریەکە ڕۆچێت ژیان لەسەری مەحاڵە بێت کەواتە شاخ خۆشی ئەوەی کێمای بینین وەستاوە دامەزراوە و ئەرزیشی سەقامگیر کردووە. کەچی خوای گەورە لە قورئانە فەرمێ سەیری شاخەکانەکەی سەیری چیاکانەکەیت وازانی وەستاون وازانی نەجوڵەی تیانەوە تەحسەبوها جامدە وترى الجبال شاخەکان ئەبینی بە چاو کاتێک کە دیقەت دێیت تەحسەبوها جامدە وازانی جامد و وەستاوە لە شوێنی خۆی. کەچی خوا پێمانە فەرمێ وەهیە تەمر مەڕ السەحاب کەچی هەور چۆن بە ئاسمانە ڕوا فەرمێ شاخەکانیش ئاوا ئەڕۆن. هەندێک لە زاناکان لە ئیشکالێتیم ئاەتەیە فەرمیان ئەوە مەبەستی پێ لە ڕۆژی قیامەتە شاخەکان ئەڕۆن و تاکو ئەیدەن بەیەکا و خوای تەبارەک و تەعالا لە قیامەت تا فەرمێ شاخەکانەکەم بە هەباء منثورا قاعا صفصفا لا ترى فيها عوجا وأمتا ئەیکا بە تۆز ئەیکا بە خۆڵێکی ورد ئەسڵەن شاخ نامێنێ هەتا بڕوات. دوای ئەوە لە قیامەتە هەموو شت تەدمیرە بێ خوا فەرمێ صنع الله الذي أتقن كل شيء باسی دروستکردن و ئیتقانەکە نەک باسی تەدمیر و ڕوخاندنەوەی کە لە قیامەتە ڕووەدا. کەواتەم ئاەتە باسی سەرزەویمان بۆکە باسی ژیانی دنیامان بۆکە ئەفەرمێ سەیری شاخەکەی وازانی وەستاوە بەڵام وەکو هەورە ڕوە. ئەمە ئاماژەیە بۆ خولانەوەی زەوی بۆ خولانەوەی زەوی بە دەوری خۆیان حرەکەی زەوی. لە زمانی عەرەبیە زۆر بە ئیعتیادی عەرەب قسەی وای هەبوو وەڵێ ڕەئەیت عەمامەتەن تەمشی بۆ کوچۆ لە کوردی خۆمان بڵێ جامانەیەکم دیێڕۆی مەبەست پێ زەلامێکم دیێڕۆی یعنی ڕەئەیت ڕەجولەن یەمشی کە شاخەکە بڕوات مانایەوە زەویەکەشی کە ئەم شاخەی لەسەر ئەویش لەگەڵیا ئەجوڵێت. ئەمە کینایە بۆ جوڵەی زەوی بۆ خولانەوەی زەوی بۆیە کە ئەمە خوای گەورە فەرمێ چیا بینی وازانی ثابتە بەڵام ئەخولێتەوە. ئەم چیانە بەرزترین شوێنی سەر زەوین کاتێک کە ئەبینی ئەم چیایە ئەجوڵە حرەکەتەکانی زەویەکە لەگەڵیا ئەجوڵێتەوە.
ئەمە لە ئاماژە پێکردنێک بۆ جوڵەی زەوی و بۆ خولانەی زەوی لە چەندین ئاەتەکەی فەرمێ یولج اللەیل فی النهار ویولج النهار فی اللەیل ئەم ئیلاجکردنە ئیلاج یعنی شتێ بکەی بە شتێکی کەیە شەوەکەم بەناو ڕۆژە ڕۆژێنمەوە بەسەر شەوە شەوەکەم بەناو ڕۆژە ڕۆژ بەسەر شەوە ئەم ئیلاجکردن و هێنان بەسەریەکە یوخشی اللەیل النهار یطلبه حەثیثا شەو ڕۆژەکە داپۆشێ شەو ڕۆژەکە داپۆشێ یطلبه حەثیثا بە سورعەت بە دوایە ئەڕوات وەکو چۆن شتێکی کە کەوت بێ ئەمە دەلالەت لە حرەکەی ئەرزەکە لە خولانەوەی ئەرز یاخود دەفەرمێ یوکەویر اللەیل على النهار ويكوّر النهار على الليل کوڕە یعنی تۆپ یوکەویر لە تەکویرەوە هاتووە تەکویر یعنی خڕکردن تۆپێکی خڕ بەدەستەوە بێ لایەکی سپی و لایەکی ڕەش بێ کاتێک کە پاڵێکی پێوانەیە سپیەکە بەسەر ڕەشەکە و ڕەشەکە بەسەر سپیادی ئاوە تەسویری زەویمان بووە کات کەواتە خوای تەبارەک وتەعالە لە قورئانە لە چەندین ئاەتە سەرنجمان ڕایکشەڵێ ورد ببنەوە سەیرکەن ئەوە نابینن حرەکەی ئەم زەویە جوڵەی ئەم شەو ڕۆژە بەسەریەکە تەنانەت هەندێک ئاەتە لە ڕۆژانێکە کە خەڵک وایزانی کە دنیا ڕۆژە بێ هەموو دنیا ڕۆژە کە دنیا شەوە بێ هەموو دنیا شەوە خوای گەورە لە قورئانە لە سوورەتی یونسا پێمانە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم حتى إذا أخذت الأرض زخرفها وزينت وظن أهلها أنهم قادرون عليها أتاها أمرنا ليلا أو نهارا فجعلناها حصيدا كأن لم تغن بالأمس على حج كاتي لآخر زمان وايلي هاو دنيا رازين رايو بناء بعثمان تشو دنيا أبو بتشلا خان بيشكوتين حضارة وايلي هاو خلقي سر الدنيا وتيان إما خواي سر زوي نعوذ بالله تدر زي بدف خومانا عرضو ما اللي بيزوي كين بدو كرتو كشون أمر الله بدو قنبلة هيدروجينية تواني الدنيا بكين بدو كرتو نيرين على كي وايلي هاو بشر كان أوا بغرابون أتاها أمرنا ليلا أو نهارا ليكاتا فرماني إما دي جات روجا يا شوا بوش يفرمي ليلا أو نهارا چونکە لایەکی دنیا لەو کاتەیە کە قیامەت دەبێت ڕۆژە لاکی تری چییە شەوە حتا ئالێرەیە خوای گەورە پێمانە فەرمێ کە قیامەت دەبێت ناڵێ لە لەحظەی شەوایە لە لەحظەی ڕۆژایە لایەکی دنیا ڕۆژە لەیلەن ئەو نەهارە لە ڕۆژا بێ یاخود لە شەوا بێ حتا لەوەشە ئەوەی ڕەچاو کردووە چونکە خالقی بوونەوەرەکەی خۆی ئەزانێ نابێ بڵێ ڕۆژ نابێ بڵێ شەو چونکە لایەکی دنیا ڕۆژە و لایەکی شەوە کاتی قیامەت هەڵەسێ پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ لە جومعەیە قیامەت هەڵەسێ جا لایەکی ڕۆژی جومعەیە لاکەکەی شەوی جومعەیە باش پاشان ئاماژەیەکی تر لە دروستبوونی زەویە کە خوای گەورە لە قورئانە بۆمان باز دەکا و ئاماژەی پێدا ئەفەرمێت والسحاب المسخر بين السماء والأرض فەرمێکی کە لە ئاەتەکانی خوا ئەو هەورەیە کە خوای گەورە مسەخەری کردووە ڕەخساندوویەتی لە نێوان زەوی و ئاسمانە ئالێرە ئاماژەیەکی زۆر جوانمان پێ ئەدا کە ئەو مسافە تەبەقە هەوایی کە لە گۆی زەویەوە بەرزە بێتەوە هەتا بۆ شایی دەرەوەی ئاسمان ئەو مسافەی کە هەوری تایە غازاتەکانی تایە ئەو پێی ناڵێ ئاسمان خوا پێڵێ سەحاب المسخر بين السماء والأرض ئەڵێ ئەو هەورەی کە لە نێوان ئەرز و ئاسمانەیە کەواتە مەسافەی ئەو چەند کیلۆمەترەی کە لە زەویەوە بەرزە بێتەوە چینە هەواییەکانی یەک لە دوای یەکتیایە طبقاتی ئۆزۆن و طبقاتە هەواکانی کەی تایە و هەورتیا ئەسوڕێتەوە دێت خوای گەورە ئەمە بە نێوان پەردەی نێوان ئەرز و ئاسمان ناوەبات یعنی ئاسمان لە دوای ئەوە دەست پێ ئەکات بە پێی ئەوەی کە قورئان بۆمان باز دەکات ئاسمان لە دوای ئەوە دەست پێ ئەکات ئەمە زەویە ئەو چینە هەوایەش پەردەی جیاکەرەوەی نێوان زەوی و ئاسمانە ئەمەش خوای گەورە لە قورئانە بۆمان باز دەکات بەو ناڵێ ئاسمان خەڵک جاران لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم واسییانە کرد کە هەور لە ئاسمانەیە ئەگەر ئاسمان بۆ معنایە بڵێن هەموو شتێ لەسەر و ئێمە پێوتی ئاسمان ئەوە سەربانی ماڵەکەشمان هەر ئاسمانە ئەوە بۆ ئەوە بەوە دروستە بەڵام خوای گەورە لێرە ئاوێ خەتێکی فاسیلمان لە نێوان گۆی زەوی لە نێوان ئاسمانە بۆ دیاریکە پێمان بڵێ لە بینی گۆی زەوی و ئاسمانە ئەو مسافەی طبقە هەوایی کە هەور تیا دێت و ئەڕوات هەڵمی تایە و غازاتەکانی تایە خوا فەرمێ بین السماء والأرض ئەمە حدودی نێوان ئاسمان و زەویە باش شتێکی تر کە مهم بە باسی کەین لە دروستکردنی عەرز و ئاسمانەکان ئێمە زۆر بە تەفسیل باسمان کرد کە خوای گەورە زەوی و حەو ئاسمانی دروست کردووە بەڵام لە هەندێک شوێنی قورئانە ئاماژە بە شتێکی سەیری ترەکە لە جێگەیەکی تری قورئانە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم الله الذي خلق 7 سماوات ئەو خوایی کە حەو ئاسمانی دروست کردووە ئەفەرمێ ومن الأرض مثلهن وە لە زەویش وەکو ئەوان وەکو ئەو حەوتی دروست کردو یعنی ئەو خوایی کە حەوت ئاسمانی دروست کردووە لە زەویش بە هەمان شێوە لە زەویش ومن الأرض
لە جنسی زەویش لە جنسی ئەرزیش حوتی دروست کردووە یەتەنەزەل الئەمڕ بەینەهونە فەرمانی خوا لە نێوان ئەم ئەرزەشە وەکو یەکدا ئەبەزێتە خوارەوە ئەمە یعنی چی؟ خوای گەورە پێمانەڵە چۆن حەو ئاسمانم دروست کردووە حەو زەویشم ئاوا دروست کردووە ئەم ئایەتە لێکدانەوە و توێژینەوە و مشتومڕێکی زۆری لە نێوان زاناکانە لەسەرە ئێمە زۆر شتێ خوای گەورە ئاماژی پێداوە تا ئەمڕۆ نازانین چۆنە بەس ئێمە ئیماندار باوەڕمان پێیەتی ئەڵێن سەمیعنا وەئەطاعنا ئەفەرمێ كل من عند ربنا آمنا به كل من عند ربنا ئیمانمان پێێتی و هەموو لەلایەن خواوەیە ئەفەرمێ چۆن حەو ئاسمانمانەیە ئێمە باوەڕمان بە حەو ئاسمانەیە نەشمان دیوە حەو ئاسمانەکە هەتا ئیستا سنووری ئاسمانی یەکەم کە ئاسمانی زەویە نازانین ئەوڵەکەی لەکوێ و کۆتایەکەی لەکوێیە هەر ئەو خوایش پێمانە فەرمێ حەو زەویشم وەکو ئەم زەوی ئێوە دروست کردووە ئالێرەیە سێ تەفسیری سەرەکی هەیە کە عالمەکان کردویانە هەرسێکیشان نەتوانین بڵێ ڕاستە سێ تەفسیری ئاشکرا بەڵام بێ ئێمە ئیمانداری بێ مسلمان ئاگامان لەم ئاەتە بێ خوا پێی و توی جاگە ڕۆژێ شتێکی وا کەشف بووە بێ بزانینە مەلەخوا دوایی نەڵێن وەڵا شتەکە کەشفە بێ اینجا قورئان باسێکە نەخێرە قورئان باسی کردووە قورئان پێمانە فەرمێ ئەڵێ حەو ئاسمان خوا فەرمێ ئەو خوایی کە حەو ئاسمانی دروست کردووە لە زەویش حەوتی وەکو ئەو ئەم حەوتەیەکێ لە سێ معنای هەیە معنای یەکەم طبعا سیانە لە هەمیان ڕاستە کە زاناکان پێم ئینەکەن ئەڵێ خوای گەورە لە هەر ئاسمانێکە زەویەکی وەکم زەوی ئێمە دروست کردووە یاخود هەر لە ئاسمانی دنیاە حەو ئەستێرە هەیە کە ئەم زەوی ئێمە یەکێکیانە ئەوانی کە ژووکو ئێرە ژیانی لەسرە ئەمە معنای یەکەمیانە کە خوای گەورە چۆن حەو ئاسمانی دروستووە حەو گۆی زەوی حەو زەویشی دروست کردووە کە ئاوە صیفاتی ئەم زەوی هەیە و یەتەنەزەل الئەمڕ بەینەهونە فەرمانی خوا وەکو یەک بەسەریانەدا ئەبارێ عەینی تەوجیهات مەخلوقاتی لەسەر ئەوانش مەخلوقی لەسەرەژین ئەمە یەکێکە لە معناکانی کە هەندێک لە زاناکان باوەڕیان بەم تەفسیرە هەیە کۆمەڵێکی تر لە زاناکان ئەفەرمون ئەو حەو ئەرزە مەبەستی لە حەوقاڕەکەی سەر گۆی زەویە ئەم حەو قاڕەی کە ئەمڕۆ لەسەر گۆی زەوی هەیە کە لێک بەحر لێکی جاکردوونەتەوە لێکی داڕنیون ئەم مەبەستی پێ لەم حەوقاڕەیە ئەم حەو تەبەقە وەکو یەک بەشەری تایە و خوای گەورە بەسەر هەر حەوتیانە ئەمری خۆی دابەزێنێ و ڕسق بە مەخلوقاتەکانی ئەنێرێ و ژیان و بژێوی تایە و تەدبیری حاڵی ئەم حەو پارچە ئەرزاکات کە هەر چواریان چونکە ئەرز تەنها شەر نیە گۆی زەوی بە خاکێکی ژەوتێ زەوی پارچە خاکی 200 مەتری ما بێ پێڵەن ئەرزێکی هەیە ئەوە بەوە ژەوتی ئەرز ئەڵێن مەبەستی پێ ئەوە نییە حەو تۆپی وەکو گۆی زەوی لە ئاسمانە دروست کردو هەمووی ژیانی جیاجای لەسەرە مەبەستی پێوێ هەر ئەم گۆی زەویە حەو پارچە وشکایی لەسەرە چونکە لە سای هەفتای ئەم گۆی زەویە ئاوە و ئەو شکایی کە تایەتی حەو پارچەیە بەهۆی بەحرەکانەوە لێک دابڕاون مەبەستی پێ حەو قاڕەکانە ئەمەش تەفسیرێکی تریانە و تەفسیری سێهەمینیشان کە دکتۆر زەغلول نەجار پێی وایە ئەوەیان بێت ئەڵێت ئەو حەوتە چۆن ئاسمانەکان حەو لە ناو یەکە ئەڵقە بە ئەڵقە وەکو وتمانۆک و ئەڵقە پیاز وایە ئەفەرمێ پێکهاتەی گۆی زەویش بە هەمان شێوەیە ئەفەرمێ ئەم گۆی زەویەش تەبەق بە تەبەق یەک لە ناو یەکایە مەسەلەن ئەو توێژاڵەی کە لە دەرەوە کە لە چەند کیلۆمەترێک پێک دێ 60 کیلۆمەترە چەندەیە ئەمە تەبەقەی یەکەمێتی لە دوای ئەو تەبەقەیەکی تری گۆی زەوی دروست دەبێت لە دوای ئەوە سێم چوارەم ئەڵێ عولەمای جیۆلۆجی کە خۆی گەورەترین عالمی جیۆلۆجی دکتۆر زەغلول نەجار ئەڵێ لە 7 تەبەقە پێک هاتووە گۆی زەوی کە کول یەکێک لەمانە بە فەرمانی خوا کاری خۆی هەیە تەوازوونی ئەم زەوی ڕاگرتووە تەوازوونی مەخلوقات و تەوازوونی بوونەوەر و ژیانی لەسەر ئێرە ڕاگرتووە ئەگەر وانە بێت کە ئەڵێن ناوجەقەکەی بریتە لە پۆڵای تواوە یا معدنی قورسی تواوە کە ئەوە قوتبی شیمالی و قوتبی جنوبی دروست ئەکا لە گۆی زەویە بۆمان بە هەر حاڵ تەفسیری یەکەم بێ کە ئەڵێن حەوت تۆپی وەکو گۆی زەوی هەیە لە ئاسمانەکە مەخلوقی جیاجای لەسەرە یاخود مەبەستی لە حەو قاڕەکە بێت یاخود مەبەستی لە حەو تەبەق حەو چینی ئەرز بێت کە یەک لەسەر یەکە و گۆی زەوی لێ پێک هاتووە مهمه خوای گەورە فەرمێت چۆن حەو ئاسمانم دروست کردو بە هەمان شێوە حەو زەویشەیە باش یەکێکی تر لەو شتانی کە پێویستە ڕوون بکرێتەوە سەبارەت بە دروستکردنی زەوی ئەویش بریتە لە ئەو چیانەی کە خوای گەورە لەسەر زەویە دروستی کردو شاخ چیاکان بەپێی قورئان خوای گەورە بۆمان باز دەکات دەفەرمێت وەلئەرض بەعد ذەلیکە دەحاها پاژۆی کە خوا ئاسمانی دروست کردووە لە پاش ئەوە زەوی خستۆتە شێوەی هێلکەیەوە کە ئەم ماوەی تا ئەم شێوەی هێلکەیی خۆی وەگرت و دروستبوونەکەی لە مادە کەونیەکان کە خوای گەورە گۆی زەوی لێ دروست کردو و شێوەی هێلکەیی پێداوە
تقریبا 2 قۆناغی لە 6 قۆناغەکە بڕیوە 2 ڕۆژ لە 6 ڕۆژەکەی خواردووە پاش ئەوەش 2 ڕۆژی تر بۆ ئەوە خوای گەورە چیای لەسەر دروست کردووە چیای لەسەر زەوی دروست کردو و پاشان ئاوی لێ دەرهێناوە و یاخود نەباتات و مەخلوقات و ئەم شتانی تر ئەم چیانەی کە خوای تەبارەک وتەعالە لە زۆر شوێنی قورئانە ئاماژەی پێ ئەکات ئەفەرمێ کەلیمەی چی بۆ بەکارهێناوە بۆ جیبال ئەفەرمێ ڕەواسیە وەئەلقا فی الأرض ڕەواسیە ئەن تەمیدە بیکم وەئەلقا ئەلقا فڕێدانە ئەوەی کە ئێمە زانستی لێو بەمان بازەکە ئەم چیانە لە ناوسکی ئەرزەوە فڕێدراون کاتێک قاڕەکان هاتووە بەهۆی حرەکەی ئەم قاڕانەوە کوت لە ئەرزیانەوە وشکانەکان کە داویانە بەیەکە ئەو خەتانەی بینی قاڕەکان کە 2 قاڕی وشکی بەتونی داوێتی بەیەکە بوومە لەرزەی ئێجگار گەور و حالەتی بورکانی ئێجگار گەوری دروست کرد و ئەرزەکەی فڕێیاوەتە دەرەوە یعنی ئەم چیانە فڕێدراونەتە دەرەوە خوای گەورەش کلمەی چی بەکارهێناوە ئەلقا فی الأرض ڕەواسیە ئەڵێن چیای فڕێداوەتە سەر ڕووی زەوی بۆ ئەن تەمیدە بیکم بۆی زەویەکە ڕۆ نەچێ بەسەریەکە بۆی ڕۆ نەچێ لە ژێر پێی ئێوەیە ثابت بێ بۆ ئێوە هەتاکو ئەو زەویە بۆ ئێوە بکا بەچی ئەرضە مەهدەن زەویتان بۆ بکا بەلانکە ئەم لانکەش ئەمەش یەکەی کێ لە ئاماژەکردن کە ئەم زەویە بەردەوام لە جوڵانایە بەڵام بۆ ئێمە ژۆ کومناڵە چۆن مرتاحەتیایە یعنی ئەم گۆی زەویە بەردەوام ئەخولێتەوە بەڵام خوای گەورە ئەم چیانەی داناوە ثابتی کردووە ئەوەی عەرزەکەی ڕۆ نەچێ بەسەرێکە لەگەڵ ئەم خولانەوەیە ئەم هەموو مرۆڤە و تا لەسەر ئەم زەویی سەری گێژ ناخوا هیچی بەم لاو بۆ لایە ناکەوێ یعنی ئەگەر بێنی تەشبیه نەبێ تۆپێکی خڕکوڕەی ئەرزی هەیە ئەمەی بەخڕی ڕسمیەکێشن تۆپێکی گەورە بێنی مێلولەیەکی بچکۆلە لەسەرم تۆپە بڕاتۆ تۆپەکە ئاواشی لێ بکەی بیخولێنیتەوە کە دی قەدەیت تۆپەکە خوڵێتەوە مێلولەکارە ڕوا جێی خۆی تێک نایەت ئێمەش ئەمەندە وردین لە چاوگۆی زەویە هەست بە خولانەوەی ناکەین بەڵام خوای گەورە سەر ئەرزی زەویەکەی بەوە بۆ قایم و بتەو کردوین کە شاخی تیادا ناوە ڕەواسیش ڕاستیات یانەوەی کە ڕۆخ چۆ بە ناخی عەرزە ئەفەرمێ ئەم شاخانە فڕێداوەتە سەری خۆی لە ناخەوە بووە بۆ معلوماتی بەڕێستان زاناکان ئەڵێن چیاکان چەندیان لە دەرەوەیە کە تۆ بینی چیایە کیلۆمەتر بەرزە 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر 4 کیلۆمەتر بەرزترین چیا 8,000 و شتێکە نەگەیشتۆتە 9,000 کە قیمەی ئەڤرێستە ئەڵێن چەندی لە دەرەوەیە 2 ئەوەندە هەتا 10 ئەوەندە لە ناخە بەز ڕەگە لە ناخی زەویە ئەم چیایە ئەمەندەی ڕەگە و لەژێر ئەرزا داکوتراوە ئەم ڕەگەیە ئەو ئەرزەی وا پتە و کردووە کە ئیتر ئەم چیایە ئەزەوی ڕاگرتۆ خۆڵەکەی بەسەرێکانە ڕۆینە هەر هەموو بوو بە بیابان وەکو چۆن لە بیابانەکانە ئەو بیابانانەی کلمەکەی ڕۆچێ بەسەرێکە خەڵک ناتوانێت تیا بژی و ئۆقری تیا بگری و سەوزایی تیا نابێت و زەرعاتی تیا نابێت چون کلمەکەی ڕۆچێ بەسەرێکە جاری جاران زەوی هەتا چیای تیا دروست نەکرابوو ئاوا بوو بەڵام خوای گەورە ئەم شاخانەی کردو بە ئەوتادن وەتە دیانی مێغزنجیر چۆن مێغزنجیر داکوتێ بە ناخی ئەرزەجا مێغزنجیر دایم بەشێکی کەمی لە دەروێ بەشێکی زۆری داکوتراوە بە ناخی زەویە ئەفەرمێ ئەم چیانەش بەشێکی زۆری ئاوا داکوتراوە بە ناخی ئەرزە ئەوەکەی کەشی هەر تۆقی و فڕەیراوەتە دەرەوە ئەلقا فیها ڕەواسی ئەن تەمیدە بیکم هاتوۆتە دەرەوە و زەوی بۆ ئێوە قایم کرد و تا لەسەری بژین یەکێکی تر لە موعجیزاتەکانی خوا کە خوای گەورە ئەم زەویەی بۆ ئێمە دروست کردووە چی دروست کردووە ئاوی بۆ ئێمە تیا دروست کردووە ئەم ئاوەی کە خوای گەورە بۆ ئێمەی دروست کردووە لەسەر زەویە ئاو گرنگیەکی ئێجگار زۆری پێدراوە لە یعنی پانتاییکی زۆری بۆ دانراوە لە فەرمایشتەکانی پەروەردگارمان و لە قورئانی پیرۆزدا ئاو وەکو عەرزمان کردن یەکەم جار خوای گەورە فەرمێ وەکانە عەرشوه عەلە الماء هەر عەرشی ذاتی پەروەردگارمان کە کۆنترین دروستکراوی خوایە کە لە هەموو بەخلوقەکانی کە گەورەترە سبحان الله عەرشەکەشی لەسەر ئاو دروست کردووە جا ئەبێ ئەم ئاوە ئەم بەحرە چ بەحرێ بێت کە عەرشی خوای هەڵگرت بێ و لەسەری بێ ئەبێ ئەم دەریایە چ پانتاییەکێ بێ لە ئاەتێکی تری قورئانیشا خوای تەبارەک وتەعالە ئەفەرمێ وجعلنا من الماء كل شيء حي لە ئاو هەموو شتێکی زیندومان دروست کردووە هەموو شتێک کە ڕۆحی تیابێ و زیندوو بێ و حیاتی تیابێ لە چی دروستمان کردووە لە ئاو ئەم ئاوە خوای گەورە لەم سەر ئەرزە دایناوە ئەگەر زەوی بکەین بە 7 بەشەوە 5 بەشی ئاوە هەندێک لەم ئاوە ئەو دەریا سوێرانەیە کە ئەگەر ئەم دەریا گەورە سوێرانە نەبوایە هەرچی سەر ئەرز بە بۆگەن هەموو شتێکی تیا بۆگەنە بوو ئەو شوێیە
پیسیەکانی هەموو سەرزەوی کە ڕۆ ئەچێ و لە ڕێگەی ڕووبارەکان و کانیاوەکان و چەمەکانەوە هەر هەموو ئەچێتە ناو ئاوان و دوایی ئەچێتە ناو بەحرە گەورەکانەوە بەهۆی ئەو خوێوە ئەو پیسی و بۆگەنیە ناهێڵێت. ئەو پیسی و بۆگەنیە ناهێڵێت. و ئاوی شیرینیشی بۆ دروست کردوین هەتاکو ژیانی ئێمە لەسەر زەویە مەیسەر بێت و بەختەوەر بێت. و لەناو ئەم بەحرە و لەناو ئەم ڕووبارانە و بەهۆی ئەم ئاوەشەوە مەخلوقاتی وای دروست کردووە هەندێکی پێی ئاشناین، هەندێکی تەسەووری ئەەکەین، هەندێکیشی بە خەیاڵیش هەتاکوی سەکانە نەهاتووە بە مێشکمانە و نەماتوانێت دەرکی پێ بکەین. کەواتە خوای گەورە لەم ئاوە هەموو شتێکی زیوی بۆ دروست کردووی نەسارزا و ئەفەرموێت لە عامی کەونیش ئەمە قانونە هەموو شتێکی زیندوم لە ئاو دروست کردووە و ئەم ئاوەش بۆتە مایە ئەوەی کەوا ئەم گۆی زەویە ببێ بەچی بەلانکێک هەتاکو مرۆڤایەتی و بەشەریەتی تیا ببێت. بۆیە کە زاناکان ئەمڕۆ لە ئەسێرەکانی کە بەس بە دوای ئاواگەڕن ئەڵێن لە هەر شوێنێکە ئاو هەبوو یعنی ژیانیش هەیە. و خوای گەورە 1400 ساڵەوە پێشەوە باڵێ ئەڵێ هەموو شتێکی زیندوم لە ئاو دروست کردووە. ژیانی بۆ ئێمە مەیسەر کردووە لەم سەر ئەرزە هەتا لایق بێ بۆی ئێمە بین. الحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم. بەڕێزان پاش ئەوەی کەوا باسمان کرد لە خزمەت جەنابتانە خوای تەبارەک وتەعالا سەرزەوی جێگیر و سەقامگیر کرد پاشان ئاوی لە خۆی دەهێنایە دەرەوە دروستی کرد والأرض بعد ذلك دحاها أخرج منها ماءها ومرعاها والجبال أرساها ئەفەرمێ متاعا لكم ولأنعامكم. ئەم هەمووە لەبەر خاتی چی بووە؟ لەبەر خاتی ئەوەی کەوا ساز بێ ئەم زەویە گونجاو بێ بۆچی بۆ هاتنی ئێوە خۆتان و ئاژەڵەکانتان مەخلوقاتی تر. یعنی زەوی ساز کردووە ئەم شێوە خڕەی داوەتێ ئەم حرەکەی داوەتێ ئەخولێتەوە بە دەوری خۆیان شەو ڕۆژی تیا دروست ئەبێت بۆ ئەوی لایەکی بەردەوام ڕۆژ نەبێ و لایەکی شەو بێ لا ڕۆژەکەی تر دەگەرمایە هیچ شتێک تەحمل نەکا و نەژی و لا شەوەکەشی لەسەرما بێ بە سەهۆڵ بەندان کاتی تیا دروست کردووە مانگێکی بۆ دروست کردووە بە دەوری زەویا بخولێتەوە خولگەی خۆی یاوەتێ بە دەوری خۆرە. تەوانەوەی کە عیلم بۆمان باز دەکات ئەفەرمێ لە پێش خولانەوەی زەوی بە دەوری خۆیان سەریعتر بۆ لەم حاڵەتە ئیستا وردە وردە هێواش بۆ تۆ تا گەیشتۆتە ئەمەی ئەمڕۆ. ئەینا یەکەم جار کە زەوی هەبووە خولاوەتەوە خولانەوەکەی زیاتر بووە کە لە قورئانیشە ئاماژەیەکی پیایە ئەفەرمێ یوخشی اللەیل النەهار یەطلبه حەثیثا. یەکەم جار کە شەو ڕۆژی دروست کردووە شەو ڕۆژەکە زۆر بە سەریعی بە دوایەکە یەطلبه حەثیثا یعنی بە خێرایی بە دواییەکە هاتوون. بەڵام وردە وای لێ هاتۆ کردوێتی بەم شەو ڕۆژێکەوە ئەمڕۆ لە ماوەی 24 دانە سەعاتە ئێمە شەو ڕۆژێکمان بۆت کامیل ئەبێت و خولەیەکی تەواو بە دەوری خۆیان ئەخولێتەوە گۆی زەوی. هەموو ئەسبابی ژیان و سەقامگیری ژیانی بۆ ئێمە ئامادە نەکردووە. خوای گەورە فەرمێ الله الذي خلق لكم ما في الأرض جميعا. ئەو خوایی کە هەرچی لەسەر زەویە بۆ ئێوەی دروست کردووە هەرچی لەسەر ئەم زەویە تۆ لێی وربیتەوە دیقەتی بیت بۆ دەرەکەوێت لە بەرژەوەندی مرۆڤ دروست کراوە. هەرچی تەوازونێکە تایەتی هەرچی نەوع مەخلوقاتێکە تایەتی ئەو نیسبەی ئۆکسجینە تۆ زیاتر بووە لەو حەدەی کە ئیسا هەیە لە ناو لەو سەیابیسەی کە ئیسا هەیە لە توێژاڵی هەوایە لەوە زیاتر بووایە بەشەر تووشی خنکان نەبوو پێی. حتا کاتێ ئەڵێ نەچیتە ژێر دارگوێزێکەوە خەوی هەناسە و سوارە بێ بۆ چونکە نیسبەی ئۆکسجین تیا زۆرە نابووە زیاتر بووە لەوە کەمتر بووە تووشی تەسەمەم بووی نیسبەی دۆمۆکسیدی کاربۆن نیسبەی نایترۆجین نیسبەی غازەکانی تر هەج نیسبەیە کە خوای گەورە دایناوە یەک تۆ زیاتر و کەمتر بووە ژیانی لەسەرم ئەرزەیە تێگەدا. نیسبەی ڕێژەی ئاو لە چاو وشکانیا لەسەر زەوی قورسایی و پانتایی ئەو تەبەقە هەوایانەی کە لەسەر ئێمە دروستی کردووە کە چەند کیلۆمەترێکە و چەند تەنێکەکە قورساییەکەی و تا لەسەر شانی ئێمە ئەم مرۆڤەی وا دروست کردووە تەحملی ئەوە بکات. ئەو جاذبیەی و هێزی ڕاکێشانەی لەسەر زەوی دروستی کردووە. ئەگەر یەک تۆس هێزی ڕاکێشانی زەوی لەم حەدەی ئیستای زیاتر بووایە ئەم قەڵەمەی منە بوو بە 10 کیلۆ پیاوێ نێتوانی بەرزی کاتەوە قەڵەم قەنە دەتوانی هەنگاوێکی خۆت بەرزکەیتەوە ئەگەر هێزی ڕاکێشانی زەوی لەمە ئیستا زیاتر بووایە بە سەعاتێ زەلام نێتوانی هەنگاوێک برێ ئەمەندە قورس و تونگە بوو. ئەگەر هێزی ڕاکێشانەکەش هەندێک کەمتر بووایە لەمە ئیستا ئەوە کەسمان نەمانەتوانی دانیش لەکو چۆنە بینن لەسەر مانگە کابرا ئاوا خولێتەوە بەملا و بەولایە تەوازونی نییە چونکە جاذبێتی مانگ زۆر لە ئێمە کەمترە کابرا سەقامگیر نابێ ئەویش ئاوای لێ هاوزەوی بەکەڵکیەوە ناهاو ژیانی تیا ببێت. هەرچی لەسەر ئەم زەویایە بە میقدارە
هەرچی دروست کراوە لەم زەویە وا دروست کراوە بە کەڵکی ئەوە ببێ بە ژینگە بۆ ژیانی من ببێ بەوە کە یعنی دەستی پەروەردگار لە هەموو شتێک بینیت تەنانەت یەکێکی وەکو صاحبی کتێبی العلم يدعو للإيمان کریسی مۆریسۆن کە کابرایەکی ئەجنەبی ئەمریکیە چەندین شادی گەورەی هەیە کتێبێکی نووسیوە لە علم خەڵک بانگەکە بۆ ئیمان و باوەڕبوون بەخوا لە یەکێ لە شتە سەیرەکانی ئەیگێڕێتەوە ئەڵێ کەڕەتێک لە ئوسترالیا کە تازە قاڕی ئوسترالیا دۆزرا بۆ خەڵک ئاوەدانیان نەکردەوە ببوو بە دەوڵەت و عالم ڕووی تێکرد زەرعاتی ئەوێ لە هەموو شوێن ئەرزەکەی بەپیتر و چونکە چەندین ملیۆن ساڵ و کەس زەرعاتی تیا نەکراوە لەوتیەوە ئەرزە هەیە ئەرزێکی بەپیت و چاک بوو خەڵک کەوتە زەرعاتکردن سبحان الله ئەڵێ گیایەکی تیا پیا بوو گیاکەڵەیەکی دەریایی بوو ملی نا وای لێ هات هەموو پانتایی ئوسترالیای گرتەوە بە شێوەیەکی وە بە کەڵکیەوە ناهەوە زەرعاتی تیا بکەین هەرچی موادی کیمیایی هەیە هەرچی دکتۆر و خەبیری زەراعی هەیە هاتن ئەمە تاقیکردنەوەیان لەسەر کرد ئەمە دەرمانیان بۆ بەکارهێنا ئەم گیایە لەناوبەرێ ئیسفادەی نەبوو بە هیچ لەناو ناچوو وای لێ هاو زۆری عاج بوون زانکان کۆبوونەوە بزانن ئەم گیایە سەبەبەکەی چییە و چۆنە و لە کوێوە هاتووە کە سەیریان کرد ئەم گیایە لە ئوسترالیا نییە بەڵکو بە بنی پاپۆڕەکانەوە لە ئەمریکای جنوبیەوە کە هاتووە لەوێ هەیە لەگەڵ بنی پاپۆڕەکانە گەیشتۆتە ئێرە لەگەڵ ڕواوە زەوی بۆ تەخت بووە بەم شێوەیە بڵاو بۆتەوە زاناکان وتیان ئەی باشە لە ئەمریکای جنوبی کە لێوە هاتووە ئەی لێوێ بۆ ئاوا بڵاو نابێتەوە و داروبەردی قاڕەکە داپۆشێ بۆ ئوسترالیای کاول کردو ئەی بۆ لەوێوانە کە چون فەحسیان کرد لە ئەمریکای جنوبی کە سەیرەکەن لەوێ ئەم گیایە هەیە بە زیان ناکاوکو ئوسترالیا بۆ کە سەیریان کرد دەعبایەکی بچکۆلە وەکو مێشولەیەکی بچکۆلێ بە حەڵ بە چاوە بیندێ سەیرەکەن ئەم دەعبایە لەسەرم گیایە ئەشی نایەڵێ ئەم گیایە بە هیچ شێوەیە زیابکە ئاوا بڵاو ببێتەوە کە سەیریان کرد گیاکە گەیشتۆتە ئوسترالیا بەس دەعباکە لەگەڵیان نەگەیشتۆتە ئەوێ بۆ یەکە گیاکە لەوێ بڵاوەتەوە بەس ئەنتیبایۆتیکەکەی دژەکەی خۆی لەگەڵیان نەهاتووە بۆ یەکە چون هەندێکیان لەم مێشولە وردە هێنا لێ بڵایان کردەوە لە ماوەی 1-2 ساڵە قرتی کردو لە ئوسترالیای پاک کردەوە لێی کاتە زەلامێکەکەی بڵێ باشە ئەم مێشولەی ئیسفادەی چێ خوا دروستی کردووە یا مێشێ یا قالونچێ یا مشکێ یا مارێ ئەگەر مار نەبوایە مشک دنیایە خوارد ئەگەر چۆلەکە و تەیر و تیور نەبوایە حەشەرات دنیایە خوارد سین بوو بە دەوڵەتی شیوعی و مایت سۆنگ خۆی بەخوا ئازانیتر بە حەکیمێتی خۆی کە خۆی پیا و کەس لە خۆی حەکیمتر نییە بڕیارێکی داوە تێبێ وڵاتە بەشی خۆی زەرعات کە ئێمە ئەوەندە خەڵکێکی زۆرمانەیە و ملیارێ خەڵکمانەیە بێ زەرعات خۆمان بیکەین پێویستمان بە کەس نییە دار و بەردەبێ بکەن بە زەرعات دەست خۆشمە ئیشێکی باش بەڵام ئەم پیاوە بەڕادەی خۆی بوتی دژی زەرعات چیە چۆلەکەیت بەروبوومەکە خوا دانەوێ وڵا خەوتیە بێت چۆلەکە نێڵن لە وڵاتی ئەمرێکی دەرکرد چۆلەکە لە وڵاتیان نەبێت وتی هەچ کەسێک چۆلەکەی بکوژێ مەسەنەن پارەی خۆیان دینارێکی دێرێت دە چۆلەکە دەدنیا خەڵکیش فەقیر بوو کەوتن چۆلەکە کوشتن چۆلەکەیان لە سینا قرت کرد وەڵا چۆلەکە ئاوا قرت بوو وەختێکیان زانی حەشەرات بە ڕادێک زۆر بوو هەنگ و زەردەواڵە و زەردەزیڕە و مێش و مەگەز بە ڕادێک زۆر بوو دا و بێدایان بوو بە نازانینەتەوە چی بکەن لەتەوە بەپەلە کۆبوونەوەیان کرد چون بە پارە لە وڵاتەکانی دراوسێت چۆلەکەیان نەکرد و بەڕەڵایان نەکرد بۆی خێرا بڵاو بێتەوە حەشەراتانیان بۆ لەناوبە ئەمانە هەموو پێمانەڵێن ئەم ژینگەی سەرزەویە خوای گەورە هەموو شتێکی بە قیاس بۆ ئێمە داناوە هیچ شتێک لەم ژینگەیە بەبێ حیکمەت نییە یەک شتی دروست نەکردووە بەبێ هۆکار هەر هەمووشی ئەگەرێتەوە بۆچی کە ئەفەرمێ مەتاعا لەکم ولأنعامکم خلق لەکم ما فی الأرض جەمیعا هەرچی دروست کردووە بۆ ئێوەیە بۆ مەسلحەتی ئێوەیە بۆی ژیانی تۆ دابین بکات بۆ ئەوەی کە داوان لێکە لە عیبادەتکردن و خواناسی لێرە ئەنجامی بدەیت و بڵێ ها هەموو پێداویستەکانم بۆ ئامادە کردویت و بۆ جێبەجێ کردویت یەک شت نییە لەم سەرزەویە لە مەسلحەتی مرۆڤایەتی و لە مەسلحەتی بەشەر نەبێ لەوانەیە لەم لەحظەتەیە تۆ پێ دوا بێ شتێکی زەرەرە بەڵام خوای تەبارەک وەتەعالا دایناوە بۆ بەرژەوەندی مرۆڤایەتی و بۆ بەرژەوەندی ئێمە دروستی کردووە پاشان کە خوای گەورە ئاوی لەسەر ئەرزا دروست کرد ئیتر کاتی ئەوە هاتووە زیندەوە دروست بێت چونکە لەگەڵ ئاوا خوای گەورە فەرمێ جعلنا من الماء كل شيء حي لە ئاو هەموو شتێکی زیندوو کاتیەوەی تر گیان لەبەر دروست بێت وەکو لە ئەڵلقەی پێشوشە لە خزمەت جەنابتانە باسمان کرد زاناکان ئەڵێن یەکەم زیندەوەری زیندوو لەسەر ئەرزا کە دروست بۆ قەوزە بووە ڕووەکی قەوزە بووە قەوزە وای لێ هاتوو دار و بەردی دنیای گرتوێتەوە ئەم قەوزەیە خوای گەورە وای لێ کردو ئەڵێن تقریبەن 1 ملیار ساڵ گۆی زەوی بەس قەوزە بووە پڕ بووە لە قەوزە حتا سەری بەردەکانی داپۆشیەوە وای لێ هاتووە
ئەو طبقە هەوایی کە ئۆکسجین نسبەی ئۆکسجین و دۆمۆکسید دەکاربوونی کە ئەمڕۆ لە هەوایە بەهۆی ئەو قەوزانەوە دروست بووە. یعنی دەوری دار و درەختی ئەمڕۆی بینیوە کە ئیتر بە تەواوەتی جەوی ئەرز لەبار بوو، ئۆکسجینێکی باش بەهۆی ئەم قەوزە و نەباتاتەوە کە وردەوە دەیتر ئەم قەوزەیەش خوای تەبارەک و تەعالە نەباتاتێکی لەسەر زەویا دروست کردووە. ئەمەوەی کە زاناکان ئەڵێن جاگەر پێکابێتیانەوە لەگەڵ قورئانە مطابق و نەشان پێکابێەوە هیچ هینێکیان بە ئێمە نییە. بەس ئەمە کە باسیەکە خوای گەورە باسیەوەمان بووە کە ئەفەرمێ والأرض بعد ذلك دحاها أخرج منها ماءها ومرعاها. ما باسي وترتيبات كقرآن وما باسك أفرمي دواي كأوم لدرناوا لورقاش بدروس كردوا لورقا يعني لبيش أنا بعتكي دروس كردوا باجوي كسر زوي دا بوشتابو بجار دار ودرخت وصوصائي والنباتات إنجا كاتي وهاتو خوي تبارك وتعالى شي دروسكا حيوانات دروسكا إنجا حيواناتي لسر قوي زويا دروس كردوا وچەندین ملیۆن ساڵ لەسەر ئەم گۆی زەویە ئەنواعی نەباتات هەبووە فەوتاوە، ئەنواعی ئاژەڵ و حەیوانات لە حەشەرەیەکی بچووک و بەکتریاک و بیگرە حتاکۆ گاتە دەیناسۆرە گەورەکان و ماموسە گەورەکان کە لە ناوچوون. ئەم سەر ئەرزە خوای تەبارەک و تەعالە بەردەوام ئەنواع مەخلوقاتی هێنا و ژیاون و فەتەی خۆیان بەڕێ کردو یا ئینقرازیان کردو یا هەنگیشیان هەتاکو ئەمڕۆ ماون. لە پاش هەموو ئەمانە کە ئیتر ئەم ژینگێ تەواو لەبار بووە لە کۆتاییەکانە، یعنی ئەگەر ئێمە تەمەنی گۆی زەوی بشوبهێنین بە هەفتەیەک بە ڕۆژی شەممە و یەکشەم و دووشەم و سێشەم و چوارشەم و پێنجشەم و جومعە، ئەوە ئێمە لە کۆتایی ئەخیری ڕۆژی جومعەیە کەش لە شەمەوە دەستی پێکردووە لە کۆتایی و لە ساتە وەختەکانی ئەگەر نەڵم لە دەقیقانی ئەخیریە بەڵکو لە سانیەکانی ئەخیری تەمەنی ڕۆژی جومعەشە خوای گەورە مرۆڤی هێناوەتە بوون. طبعا زاناکان پیان وایە ئەڵێن تەمەنی گۆی زەوی لە 4 ملیار ساڵ زیاترە، ئەڵێن لە بینی 4 بۆ 4.5، هەنگێکیان ئەڵێ 4.600، هەنگێکیان ئەڵێ 4.200، هەندێک لە زاناکان دوورتریەکەنەوە ئەڵێن 4 ملیار و 260 ملیۆن ساڵ لەمە پێشگۆی زەوی هاتوۆتە بوون. وەرحاصلەمانە هەرمووی لێکدانەوەیە فەحسی و بەرداناکەن کە لە گۆی زەویە بە کۆمەڵێک ڕێگەی تایبەت بەحاولاکەن لە ڕێگەی ئیشعاعەکانیەوە کە لێوی دەرئەچێت بزانکەوە تەمەنی گۆی زەوی چەنە، بەڵام ئەڵێن لە 4 ملیار ساڵ زیاترە، لە نێوان 4 بۆ 5 ملیار ساڵ تەمەنی ئەم گۆی زەویە. باش و ئەژڵێن تەمەنی خۆر 5 ملیار ساڵە، یعنی پیان وایە خۆر و زەوی زۆر ئەوەندەیان بینیە لە دروست بوونەکەیانە لە یەک کاتا لە تقریبەن لە نزیک کاتێکە ئەمیان 5 ملیارەمان تا 4.5 هێناوە گۆی زەوی کە ئەڵێن دروست بووە. لە سانیەکانی ئەخیری ئەم تەمەنەیە و مرۆڤایەتی هاتوۆتە ناو مرۆڤایەتی دروست بووە. حیوانات بۆ چەندین ملیۆن ساڵە بووە، پێشەوە بە ملیار ساڵ نەباتاتە بووە، پێشەوەش خوای گەورە ئاوی دروست کردووە و چیاکانی دروست کردووە و پێش ئەمانەش خوای گەورە گۆی زەوی خڕ کردو هەتاکو شەو ڕۆژی تیا دروستیەوە بە کەڵکیەوە بێ کە بۆ ژینکە. ئەمە خوا لە قورئان ئاوا بۆمان باس دەکات. والأرض بعد ذلك دحاها أخرج منها ماءها ومرعاها والجبال أرساها متاعا لكم ولأنعامكم. باش زەوی چۆن مرۆڤی تیا دروست بوو، چۆن مرۆڤی تیا هاتە بوون؟ ئایا ئەوەی کەوا لە مەکتەبا بە تەلەبەکانی ئێمە ئەوترێت ڕسمی چەند مەیمونێ لە کتێبەکانمانە هەیە و پێمانەڵێن ئەمە باوە گەورەتانە و باوە گەورەکانتان ئالەم مەیمونانە دروست بوو، ئێوەی بەشەر ئالەم مەیمونانەوە تەتەوریان کردو بوون بەم ئینسانانی ئەمڕۆ. ئەوەی کە پێمان ئەڵێن یەکەم جار بەکتریا گەورە بووە و بەکتریاکە بووە بە سپایرۆجیرا و یاخود سپایرۆجیراکەش کاڵێن سیفەتی نەباتی و سفەتی حیوانی تیا بوو، دوایی بۆ بە کرم و کرمەکە بۆ بە ماسی و ماسیەکە بۆ بە تیمساح و تیمساحەکە هاتۆتە دەرەوە بۆ بە بەراز و بەرازەکە بۆ بە بزن و بزنەکە مری درێژ کردەوە بۆ بە زەڕافە و بە وشتر و دوایی ئەو بۆ بە مەیمون و مەیمونەکەش بۆ بە ئینسان و ئەم تەرتیباتە بە ئێمە ئەڵێن. ئەمەی ئێمە لە دەرسا لە مەکتەبەکانمانە لە شوێنی زانستەکانە بەتەلەبە و بە ئەولای ئێمە ئاڵێن باو باپیری ئێمە مەیمون بووە و ئێمە لە مەیمون و لە سولالەی مەیمونەکان و لە زنجیرەی مەیمونەکان شۆڕ بووینەتەوە ئەم ئینسانەی ئەمڕۆمان لێ پێکهاتووە. ئیشەڵڵا ئەگەر ماین و خوای گەورە مۆڵەتی داین ئەوە لە ئەڵقەی داهاتووە لە خزمەت جەنابتانە باسیەکەین کە ئەوە خوای تەبارەک و تەعالا چۆن بۆ ئێمەی باسەکە ئەسڵی خڵقەتی ئینسان چییە و چۆن بۆ لەکوێوە هاتووە. بەڵام ئەوەندەی کە ضەرورە بەنیسبەت ئێمەوە لێرەدا بیزانین ئەم گۆی زەویە کە خوای تەبارەک و تەعالا بەم شێوەیە باسی دروستبوونیمان بۆ دەکات، باسی ئەم قۆناغانەی دروستبوونیمان بۆ دەکات کە ئەفەرمێ ئاوە ئاو بووە،
لەوانەیە لە هەندێک قۆناغی ئەم لەحظەتە من هەنگێشتی بۆ یەکلان نەبوو بێتەوە یاخود هەنگێشت ئەقلی من بڕی نەکات یاخود لەگەڵ زانستی ئەمڕۆیە نەگونجێ بەڵام من عەرزی جەنابتانەکەم ئەڵێم ئەوەی ئەمڕۆ باسی لێوەکرێ لە بەناوی عیلمەوە ئەویش هەر بیردۆزەیە شتی سەلمێنراوی لە 100 نییە زانایەک دێ ئەڵێ ئەم بەردە تەمەنەکەی 100 ملیۆن ساڵە یەکی کەیە نەخێر ئەڵێ 150 ملیۆن ساڵە یەکی کاڵێ 200 ملیۆن ساڵە خۆ کەسیان وەحیێکیان پێ نییە تاکو بێ بەڕێکی بیسەلمێنێکەوەیە ئەم ڕێگەیەک بۆ تاقیکردنەوە دۆزێتەوە هەتاکو تەمەنی بەردەکەی پێبزانێ ئەویکیان ڕێگەیەکی تر ئەمیان هاتووە کۆمەڵێ ئاساری وردی دۆزیوەتەوە لەسەر ئەرزە تەیەکی دیوە دەعبایەکی دیوە ئەڵێ ئەمە بەڵگەی ئەوەیە کە باڵندە لە فڵانە کاتە لە حیواناتی کەەوە داتاشراوە دروست بووە ئەمیکان کە لەسەرێکە دۆزێتەوە ئەڵێ ئەمە بەڵگەی ئەوەیە کەوە ئەم حیوانات تەتەوری کردووە بووە بەوە ئەمانە هەمووی ڕەجمەن بیلغەیبە بەشی عیلم و زانستی تایە بەڵام کاتێکە بێت بە زانیاریەکی حاشا هەڵنەگر کە عولەما هەموو متفق من لەسەری بەڵگەی حاشا هەڵنەگر بێنن لەسەر ئەوە ئەمڕۆ ئەمەڵێ تەمەنی گۆی زەوی 4 ملیار ساڵە هەر لە ماوەی ئام چەند ساڵەیە 4 ملیارەکە زیای کرد بوو بە 4 ملیار و 200 ملیۆن بەردێکیان دۆزیەوە لە ئوسترالیا 4 ملیار و 200 60 ملیۆن ساڵێکیان بۆ زیاد کرد بوو بە 4 ملیار و 260 ملیۆن ساڵ من نابێ پشت بەمە بەستم بەڵام ئیتر ئەمە کەلامی خوایە و غەڵەت هەڵناگرێ ساڵەکانی ئەو چەنی ون دەیان جار ئەم ئیلمیان ئەم شتانیان زانیاریانیان بە ناوی عیلم بە ئێمە فرۆشتووە بەڵام دوایی دەرکەوتۆ کاوانە بووە بەڵام ئەوی کە ئێمە ئەڵێن ئەڵێن خوای تەبارەک و تەعالا ئەم تەرتیبەی کە بە ئێمەی وتووە بۆ دروستبوونی مرۆڤایەتی لەسەر زەویە هەتا ئەم لەحزەیە مطابقی هەموو ئەو زانیاریانەیە کە بە ڕەسمی سەلمێنداون لەناو موختەبەراتەکانە کە ئەمە حەقیقەتی حاشا هەڵنەگرن یعنی هەموو زاناکان متفقن لەسەرەوەی گۆی زەوی ماوەیەکی زۆر پێچووە ماوەیەکی زۆری پێچوە زیاتر نزیکی 1 ملیار ساڵی پێچووە تاکو ئەم شێوە مفڵتەحی خۆی وەرگرتووە لە پێشار ئاگر بووە هەتاکو ئەم شێوە گۆیەی خۆی وەرگرتووە بخولێتەوە بە دەوری خۆیان و دوایی مەدار وەربگرێ بە دەوری خۆرە پاشان لە دوای ئەوە ئاوی تیا دروست بوو لە خۆی هەڵقوڵاوە کە ئەم ئاوە وردە وردە لە پێشا بخارێ بۆ دەوری زەوی گرتووە دوایەم بخارە بۆ بە باران و دابەزیوەتە سەر زەوی دوایی دەریاکانی دروست کردووە و پێشمانەڵێن لە ناو دەریاکان و لە بری دەریاکان و لە هۆی ئاوە بەهۆی ئاوە لە ڕێگەی ئاوە یەکەم مەخلوقی زیینگو کە نەباتاتە کە پیان وایە قەوزەیە خۆ کەس لەو کاتیان نەبوو چاوی بە قەوزەکان کوێ و ئەم قەوزێش نەماوە تاکو ئەمڕۆ ئێمە سەیریکەین بەڵام ئەو بەردانەی کە ئەڵێن هی ئەمە دەکۆنە بۆیان دەرکەوتووە لە ئاساری ئەوانەوەکەوە یەکەم مەخلوقی زیندوو لەسەر زەویە نەباتات بووە لە دوای نەباتات اینجا حیوانات دروست بووە ئەم تەرتیبە خۆی گەورە لە قورئانە بۆ ئێمە باس کردووە و بەڵگەی حاشا هەڵنەگرن لەسەر ئەوەی کەوە ئەوەی پەروەردگارمان بە ئێمەی وتووە لە دوای 1400 دانە ساڵ ئێمە بۆمان دەرەکەڵین ئەشهەدو ما بیلله قورئان کەلامی خوایە کەلام و قسە و هەڵبەسراوی دەستی محەممەد نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ دەرمان عەرەبێک عەجەمێک ڕۆمێک فارسێک نەبووە لە سەردەمی محەممەد صلی الله علیه و سلم باس لەم معلوماتانە بکات کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە قورئانەکەی خۆیان لە لای خوا بوو ئێمە هێناوە ئەمە قسەی بەشەر نییە ئەمە قسەی خالقی بەشەرە قسەی خوای محەممەد و خوای هەموو مرۆڤاتیە بە ئێمە گیاندووە و ئێمە باوەڕی تەواومان بەمە هەیە ئینشاءالله لە ئەڵقەی داهاتووە مقەدەری خوا نەبێت دێینە سەر باسی ئەوەی کەوە چۆن مرۆڤ لەسەر ئەرزا و سەرەتای دروستبوونی مرۆڤ چییە و چۆن بووە و بیردۆزەکان ئەمڕۆ چۆن باسی ئەوە دەکەن و خوای گەورە چۆن باسی دروستبوونی مرۆڤمان بۆ دەکات لەسەر زەویە ئەگەر ماین و نەمردین ئینشاءالله ئەوە هەڵدەگرین بۆ ئەڵلقەکانی داهاتوو کە قسە و باسێکی زۆرمان لەسەری ئەبێت با بزانین ئەو بیردۆزانی کە بە ناوی عیلمەوە بە ئێمەی ئەفرۆشن کە هەر ڕۆژێک دێ ئەماڵێ عیلمە و حاشا هەڵنەگرەوە بێ بیخوێن و یەکلایەتەوە پاشماوەی زەلامی کە دێ ڕدیەتاتەوە ئەمەم کە لەسەرێنی ئەڵەمە باوە گەوری ئێمە بە دوای زەلامی کە دێ ئەی سەلمێنم کە لەسەرا ئەسڵەن کە لەسەری نەمێ مەیمونیش بۆ نەی مرۆڤیش و بەڵکو هەڵبەسراوی دەستی خۆیان و خۆیان هاتوون مەیمونێکیان سەر بڕیوە و کە لە سەرەکان هێنا و دانەکانیان گۆڕی و پێڵێن ئەمە دەعبای نێوان مرۆڤ و مەیمونە ئێمە شتێک عیلمی تەواوەتی بێ و سەلمێندا بێخینە سەر و سەر چاومان دڵنیای مخالفی قورئان و دین نییە شتێکیش بەس تەنها بۆ چوونی زەلامێ بێ ئەیە ملی عیلم بچەمێنێتەوە لەبەرەوەی لەگەڵ بێ باوەڕێکەی خۆیان بەگونجێ و بێ وشەی خوا لە فەرهەنگی مرۆڤایەتی دوورخاتەوە تا خەڵک نەڵێن خوا دروستی کردەوە بڵێ لە خۆیەوە دروست بووە ئێمە بەوانە هەڵناخەڵەتین قورئانەکەی ئێمە ڕاستی هەموو خسۆتە بەرچاومان پێویستمان بە درودە لە سەو فاش و فیشاڵی کۆمەڵێک کەس نییە کە بە ناوی عیلمەوە درۆ بە ئێمە بفرۆشن خوای گەورە هەمومان بە چاوڕۆشن بکە
و ئومەتی ئیسلام بێدار کاتەوە ئەوەی کە حەق و ڕاستیە ئەومان پیشان بە ئەوشی گومڕایی و سەر لێ شێواویە لێمانی لا بە ئەقول قولي هذا